بسم الله الرحمن الرحيم. برزان لشاري رسول الله وصلى الله عليه وسلم، سلام ورحمة مهرباني وخاي پروردگارتان لسر بيت. إمام الشافعي لشعرك إذا فرميت وسافر ففي الأسفار 5 فوائد. دفرمي سفر كبوشوينان بتابد بوشوين بيروزكان لسفر دا إنسان 5 شتي دز دكويت. يكميان تفرج هم إنسان بهوي سفر ودڵی خۆش دەبێت، خەم و خەفەتی نامێنێت، وەختێک سەفەر دەکات لەگەڵ خەڵکێک تێک هەڵدەبێت، هەموو شۆی خەڵکێک دەکات دەڕوات ئەو شتێک کە لە دڵیدایە خەم و خەفەتێکە نەخۆشیەکە ناڕەحەتیەکە بەهۆی سەفەرەوە نامێنێت. دووەمیان دەفەرمێەوە ئیکتیساب و مەعیشەتین، ئەوەی کە ئینسان لە سەفەرێ دەستی دەکەوێت جاری وا هەیە ژیانی دەست دەکەوێت، بژێویەکی ژیانی دەست دەکەوێت بەهۆی سەفەرەوە. پیغمبر دەفەرمێ صلی الله عليه وسلم تابعوا بين الحج والعمرة، حج و عمرە بکەن بە دوای یەکدیکەدا چونکە دووشتان تا بۆ دەست دەخات. یەکەمیان دەفەرمێت گوناح و تاوانتان لە ڕەش دەکاتەوە، دووەمیان دەفەرمێت دەوڵەمەندتان دەکات، دەگونجێ بە دوو شێوە ئینسان دەوڵەمەند بێت. یەکەمیان ئینسان دڵی دەوڵەمەند بێ وەکو زانایان باسییان کردووە، و هەروەها دووهەمیشیان ئینسان جاری وهەیە لە ڕووی داراییشەوە بەهۆی سەفەرەوە ئینسان دەوڵەمەند بێت. ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلى الله عليه وسلم زانایان بەو شێوازە بەو دوو جۆرە باسییان کردووە. سێمیان دەفەرمێ ئەوەی کە لە سەفەر دەست دەکەوێت و عیلمون، ئینسان بەهۆی سەفەرەوە عیلم و زانست و زانیاری فێر دەبێت. زۆر جاران زۆر زانیاری هەیە بەهۆی ئەزموونەوە، بەهۆی سەفەرەوە ئینسان دەستی دەکەوێت، جاری وهەیە لە ماڵەوە ئەگەر کتێبێکی بخوێنێەوە ئەو عیلمە دەست ناکەوێت، بەڵام لە سەفەری عیلم و زانستە دەست دەکەوێت بەهۆی گەڕان و تێکەڵبوونی خەڵک و پەیداکردنی ئەزموونەوە. چوارەمیان دەفەرمێ و ئادابوون، ئینسان زۆر ئادابی جوان لە سەفەرێ فێر دەبێت، ئەزمون فێر دەبێت، زۆر شارەزایی دەست دەکەوێت. و هەروەها پێنجەمیان دەفەرمێ و سوحبەت و ماجری، بەهۆی سەفەرەوە ئەوەی کە دەست دەکەوێت هاوڕێیەتی چەند کەسێکی خۆشەویست و چاک و ڕێک و پێکە لەگەڵیاندا تێکەڵ دەبی کە پێشتر ڕەنگە نەتناسی بن، بەڵام ئێستا بەهۆی سەفەرەوە یەکێک لە سوودەکانی ئەوەیە لەگەڵ خەڵکێکی تێکەڵ دەبی، چەند هاوڕێیەکی باش دەست دەخەیت، چەند هاوڕێیەکی تازت پەیدا دەبێت کە پێشتر نەتبووە. ئەوەش لە سوودەکانی سەفەرکردنە.